HP سەرکەوتنێک دوور لە کەمترین بربەستەکان بە یەکێک لە گەورەترین و سەرکەوتوترین کۆمپانیەکانی تەکنەلۆژیا لە جیهاندا دادەنرێت. زیاتر لەناو خەڵکیدا بەهۆی لاپتۆپەوە ناسراوە. یەکێکە لەو براندانەی کە زۆرترین کەس ئارەزووی کڕینی کەلوپەلەکانی دەکەن. لە پشتی ئەو سەرکەوتنەشەوە دوو هاوڕێ هەن کەوێ ڕایتوانە و لەیاتووییان بەخت یاوەریان دەبێت. وار لە سەرەتاوە پرۆفیسۆرەکەیان لەگەڵیاندا دەبێ و تا کۆتایی ئەو کاریان دەکات. ویلیام هۆڵێت لە ساڵی 1913 لە ویلایەتی میشیگن لەدایک بووە. دوای ماوەیەک لەگەڵ خێزانەکەی کۆچ دەکەن بۆ ویلایەتی سان فرانسیسکۆ. لەوێ خوێندن تەواو دەکا و لە ساڵی 1934 بڕوانامەی ماستەر لە ئەندازیاری کارەبایی بەدەست دەهێنێت. لەوێ چاوی بە پاکرد دەکەوێت. هاوڕێیەتیەکی پتە و لە نێوانیاندا دروست دەبێت. دەیڤید پاکرد لە ساڵی 1912 لەدایک بووە. هەر لە منداڵیەوە ئارەزووی ئامێرە ئەلکترۆنیەکانی کردووە. لە دوایەوەی خوێندنی ئامادەی تەواو دەکات بڕیار دەدات کە بچێتە سان فرانسیسکۆ. لە بواری ئەندازیاری کارەبا دەست بە خوێندن دەکات. بەو شێوەیە ئەو دوو کەسە یەک دەگرن و چیرۆکەکەیان دەست پێ دەکات. کاتێک لە زانکۆ بوون پرۆفیسۆرەکەیان بە ناوی فرێدریک هەستی بە توانە و لێهاتووی ئەو دوو هاوڕێیە کردبوو. هەمیشە یارمەتی دەدان، هانی دەدان کە لە بوارەکەیان بچنە ناو جیهانی کارکردنەوە. کاتێکیش خوێندن تەواو دەکەن بە یارمەتی پرۆفیسۆرەکەیان لە ساڵی 1935 توانیان کۆمپانیایەکی بەکرێدانی گەراج دروست بکەن. وێڕایەوەی سەرمایەکی کەمیان هەبوو. لە سەرەتادا لەسەر ناوی کۆمپانیاکە ڕای جیاوازیان هەبوو، بەڵام دواتر لەسەر ناوی هیۆڵد پاکرد ڕێککەوتن. دواتر ناوەکە دەگۆڕن بۆ کورتکراوەی HP کە کورتکراوەی ناوی هەردووکیان بوو. پاشان لە ساڵی 1947 دەبێتە کۆمپانیایەکی فەرمی. هەروەها لە ساڵی 1957 دەبێتە کۆمپانیایەکی گشتی و جیهانی. بەرەبەرە ئەو دوو هاوڕێیە پەرە بە کارەکانیان دەدەن، زیاتر دەچنە ناو بواری کارەباوە. یەکەمین سەرکەوتنیشیان بریتی بوو لە دروستکردنی گڵۆپی بچووک. ئەو گڵۆپانەش سەرکەوتنێکی باشیان بەدەستێنا، بە تایبەتی بەهۆی ئەوەی نرخەکەیان گونجاو بوو. دواتر لە ساڵی 1966 کۆمپانیاکە ئەستا بە دروستکردنی کۆمپیوتەر. ئەمەش لە دوای ئەوەی توانیان بە یارمەتی کۆمەڵێک کۆمپانیای تر لە دروستکردنی ئامێرێکی کۆمپیوتەری بچووکدا بەشداری بکەن. بەو شێوەیە سەرکەوتنەکانی HP بەردەوام بوو تا توانیان ئامێری چاپەمەنی و لە بەرگرتنەوە و لاپتۆپ دروست بکەن. لە ئێستاشدا کۆمپانیاکە یەکێکە لە گەورەترین کۆمپانیا جیهانیەکان، یەکێکە لەو کۆمپانیایانەی بەرهەمەکانی لەلایەن خەڵکیەوە ڕەزامەندیەکی زۆری لەسەرە.